هێرشکردنە سەر هونەرگەی وڵات ترسی ئیسلامی سیاسی لە هونەر و ژنان لە نووسینی فەیروز محەممەد. لە کوردستاندا هونەر بۆتە بەرێک بۆ بەرخۆدان لە دژی سەردەستی و گەمارۆدانی کللتوری سیاسی و چەسانەوەی جەستەی ژنان. نمایشەکەی هونەرگەی وڵات بەناوی ژیانەوە یەکێکە لە نمونە هەرە دیارەکانی ئەمە. هەروەها هێرشی ئیسلامی سیاسی بۆ سەری جارێکی دیکە ئەو عەقڵێتی ئاشکرا کردووە کە تەنیا کۆیلایەتی بۆ ژنان بەڕەوا دەزانێ. شۆڕش بە پێشەنگایەتی ژنان لە ڕۆژئاوا لە ڕێگەی زمانی هونەرەوە بەڕێوە دەچێت. کۆلەکتیڤی هونەری کۆمەڵاتی وەکو هونەرگەی وڵات کەوانەی زێڕین لە ڕێکارەکانیان و نیشان دەدەن کە ژن تەنها فیگەری سەرشانۆ نییە، بەڵکو خودی ئازادیە. لە دژی سەردەستی و گەمارۆدانی کللتوری سیاسی چۆسانەوەی جەستەی ژنان هونەر لەم خاکانەدا بۆتە بەرێک بۆ بەرخۆدان. ژن ژیان ئازادی لە هەموو ئاوازێکدا لە هەموو فیگەرێکدا دەنگ دەداتەوە، چونکە لێرەدا هونەر ئیستاتیکا جوانی ناسی ژیان نییە، بەڵکو خودی ئازادیە. ئەو گۆڕانکاریە شۆڕژگێڕانەی کە زیاتر لە 13 ساڵە لە ڕۆژئاوا بە پێشەنگایەتی ژنان ڕوودەدا تەنیا ئاوادانکردنەوەیکی سیاسی نییە، لە هەمان کاتدا شۆڕشێکی کللتوری جوان ناسیە بە پێچوانەی داگیرکاری و ئاسیمیلەکردنی دەوڵەت نەتەوە کە کۆمەڵگای یەکسان دەکاو تاکەکان بە بابەتی دەکاو. پۆتانسیێڵی بەرەمێنان و دروستکردن کەم دەکاتەوە. سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک مۆدێلێکی ژیان لەسەر بنەمای کۆمیناڵەتی و فرەچەشنی سەربەخۆی کۆمەڵاتیدا دەمەزرێنێ. لە ناوەندی ئەم کۆمەڵاتیکردنە نوێدا هونەر هەیە. لە ڕۆژئاوادا هونەر تەنیا فۆرمێک نییە لە دەربڕینی جوانی ناسی، بەڵکو ئامرازێکە بۆ ڕێخستنی بەرخۆدان و نازنامە و ژیانی ئازاد. دامەزراوە ناوەندەکانی وەک ئاکادیمای شەیدیە تاکە هەرەکۆڵ، هونەرگەی وڵات، کەوارەی زێڕین، کۆمەنی سینەما، کۆمەنی شانۆ، کۆمەنی هەڵپەڕکەی فۆلکلۆر کە هەمویان لەژێر چەتری تەفچەند دامەزراون نوێنەرایەتی ئەم بەرخۆدانە دەکەن. هونەرگەی وڵات دەربڕینی کۆمەڵاتی لە هونەردا. هونەرگەی وڵات یەکێکە لەو دامەزراوانەی کە ئەم گۆڕانکاریە کەلتوریە بەڕێوە دەبا. ساڵی 2014 بۆ بەڵگەنامەکردنی مێژووی هونەر و پاراستنی مۆسیقای کوردی گۆرانی شۆڕژگەڕووی فۆلکلۆرەکان دامەزراوە. لەو کاتەوە ڕۆڵێکی یەکلاکەرەوەی لە بژانەی کۆمەڵاتی و کللتور و هونەری کوردیدا هەبووە. هونەرگەی وڵات بە دیدگایی هونەر کۆمەڵگە بوون، بەرخۆدان و ئازادیە، خۆپەرستی و پۆپۆلیزم و هەستی ئازادی ساختەی پیشەسازی کللتوری سەرمایەداری ڕەت دەکاتەوە و هونەر بە بیری کۆلەکتیڤی گەلان و داینامیکی بەرخۆدانەوە دەبەستێتەوە. هونەرگەی وڵات تا ئێستا دەیان کلیپی بەرهەمێناوە لە نمونونەکانی سەرێکانی، ئاڤاشین، هەیزاپێ، خورفانی، سەرەڵدان، شەروانۆ، نازێ نێرگزا حەوشێ، کەزێنتۆلا، زەرێن شەشدەران، سەرۆک، شیلاتزێ لە هەرێ ژوور و ژن ژیان ئازادی و زیاتر لە 300 گۆرانی تۆمار کردووە. هەروە کارەکانی هونەرگەی وڵات سنوورەکانی ڕۆژاوی تێپەڕاندووە لەگەڵ بەشە جیاوازەکانی کللتوری نەتەوەی کورد کۆبوونەتەوە. کۆنسەرتەکەی ژیان کە لە سلێمانی بەڕێوەچوو دەربڕینێکی بەهێزی ئەم هاوکاریە بوو. ژیانەوە ساتی لابردنی بورقا و گەیشتن بە ئازادی. ڕۆژی 27 لولی 2025 گروپی هونەرگەی وڵات لە ڕۆژاوی کوردستان سەردانی باشووری کوردستانیان کردو لە دیداری کوردناسی لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی کۆنسەرتێکی هونەریان بە ناوی ژیان پێشکەش کرد. ئامانجی ئەم سەردانە دامەزراندنی پەیوەندیکی کللتوری بوو لەگەڵ خەڵکی باشوور و ڕوونکردنەوەی ئەو شۆڕشەی کە ژنانی ڕۆژاوا لە ڕێگەی هونەرەوە کردویانە بەبێ ئەوەیش دەستکەوتێکی دارایی بەدەست بێنن. لە کۆنسەرتەکەدا سەمایەک بە ناوی ژیانەوە نمایش کرا کە تیشێک دەخاتە سەر ئازار و مەینەتی و ڕزگاری ژنانی ئەزیدی، هەموو ژنانی کوردستان و گیان. ئەم سەمایەکە تێیدا ژنە سەماکارەکان لەسەر شانۆ بورقاکانیان لابرد هێمای ئەو ساتە بوو کە ژنانی عەرەب لە کاتی ئازادکردنی شاری ڕەقا لەلایەن شەڕبانانی یەپەژە بورقاکانیان لابرد و سووتاندیان. ئەم دیمەنە وەک یەکێک لە دیارترین هێماکانی ڕزگاری لە جێی عەقڵێتی داعش کە ژن دەکاتە کۆی لە دروست بووە. بەڵام سەماکەی هونەرگەی وڵات لەلایەن چەند ئیسلامێکی سیاسیەوە کەوتە بەرێرشێکی ڕێکخراو. ئەم گروپانە و نمایشیان بە سوکاتیکردن بە بەها ئیسلامیەکان ناوبردوو هەوڵیاندا هێمای هونەری بکەنە ئیستیفزازی سیاسی. لایەنێکی دیکە هێرشەکان هەوڵدان بوو بۆ بانگە شێڵبژاردن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق. بەڵام خەڵکی باشوور هەڵوێستی نەتەوەی خۆیان لە بەرامبەر هەوڵە ئیستیفزازیەکانی لانگری ئیسلامی سیاسی نیشاندا و ئامانجەکانیان تێکشکاند. نیقاب و بورقا و پەردە لە چەندی کوردیدا. ئەم باسە جارێکی دیکە پرسی ئەوەی هێنایە ئاراوە کە چەند ئیسلامی سیاسی پەردەی کردووە بە سیستەمێک بۆ بەرژەوەندەکانی خۆی. بە درێژایی مێژوو پەردە پۆشکردن داپۆشین لە جوگرافیا جۆرە جۆرەکاندا وەک فەرمانێکی خودای بۆ داپۆشینی قژ و جەستیان بەسەر ژناندا سەپێنراوە. بورقا و نیقاب بوونەتە نیشانی ناسینەوەی ناچاری و هێمای کۆنتڕۆڵکردنی جەستەی ژنان لە وڵاتانی وەک ئەفغانستان، عێراق، ئێران، سعودیا. بەڵام لە کللتوری کوردیدا شێوازەکانی داپۆشین مانایەکی مێژووی کۆمەڵاتی زۆر جیاوازیان هەیە. ئەو باوڵا پۆشانەی کە ژنانی کورد لەبەری دەکەن
وەک تولبەند و لەچک زیاتر دەربڕینی سربەخۆی کۆمەڵاتی و ڕەنگینی و بەهاو ڕەمزیە نەک پێویستێکی ئاینی. بۆ نمونە لەچکی سپی نوێنەراتی پاکی و ئارامی دەکا. لە فەرهەنگی کوردیدا کاتێک ژنێک لە کاتی شەڕدا لەچکی خۆی فڕەدەدا شەڕ کۆتایی دێت. بەم مانایە پەردەی سپی هێمای تەفگەری دایکانی ئاشتیشە. لە لایەکی ترەوە بە پێچەوانی نیقاب و بورقەی ڕەش کە هێمای داعش و ئیسلامی سیاسی و مەرگن. جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کللتوری کوردی هێمای ڕەنگ و فرەچەشنی فرەی سروشت و ئازادین. هەر لەبەرەم هۆکارە ئەو پەردەڕەشەیان بورقەی داعش سەپێنرا یان ئەو جۆرانی کە لەلایەن ئیسلامی سیاسی ئاهەنگیان بۆ دەگێڕن. شێوەی نامۆداپۆشینن کە لە کللتوری کوردیدا هیچ هاوتایەکیان نییە. لە دەروی ململانەی پێکدادانە کللتوریەکان هێرشکردنە سەر هونەرگەی وڵات، هێرشکردنە سەر نمایشێکی هونەری نییە، بەڵکو هێرشێکە بەسەر تێکۆشانی ئازادی ژنان و خۆبەڕێوەبەری کللتوری کۆمەڵگەی کوردی. لە کاتێکدا لە ئەنگری ئیسلامی سیاسی هەوڵ دەدەن لە ڕێگەی بەکارهێنانی نیقاب و بورقاوە سنوورە ئایدۆلۆژیەکانیان بسەپێنن. فەلسەفەی ژنجیان ئازادی کە لە ڕۆژئاوەوە سەر هەڵدەدا لە بنەڕەتدا ئەم سەپاندنانە ڕەت دەکاتەوە. لێرەدا بەریەکەوتنی دوو تێگەشتن لە ئارادایە لەلایەک عەقڵێتێکی دەسەڵاتدار ناوەند کە لە ڕێگەی گوێڕاڵی پەردەپۆشەوە پێناسەی ژن دەکات، لەلایەکی ترەوە ئیرادەی ئەو ژنانەی کە بوونەتە بابەتی کۆمەڵگە و ئازادی دەیانگەێنێتە هەموو لایەنەکانی ژیان. بەرخۆدانی هونەر، لابرنی بورقا لەسەر ستەیج تەنها لابرنی پارچەیەک جلوبەرگ نییە، بەڵکو سووتاندنی ڕەمزی عەقڵێتی داعش و ئیسلامی سیاسیە. ئەم کردارە درێژکراوێکی بەرچاوی هەڵی بەرخۆدانی کللتوریە کە لە ڕۆژاوە تا سلێمانی درێژ دەبێتەوە. بەم شێوەیە هونەر تەنیا مەیدانێکی جوانی ناسی نییە، بەڵکو بیرەوەری تێکۆشانی گەلە بۆ ئازادی. هونەرگەی وڵات ئەم بیرەوەریە دەهێنێتە سەرشان و نوێنەراتی لە دایکبوونەوەی گەلێک دەکا بە کللتورەکەیەوە. چیرۆکی ژیانێکە کە لەلایەن ژنانی ئازادەوە کراوە بە بەها کۆمیناڵەکان و سەر لە نوێ هۆنراوەتەوە.